سلااوڕێز هاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن. ئێستا من لە پارکێکی برۆکسلم، پارکەی دەبینن. ئەوە یەکێ لە پارکە مینی پارکەکانی برۆکسە، شوێنێکی ناوەڕاستی برۆکسلە، ینی پارکێکی زۆر گەورە نیە، مینی پارکە. ئێستا دەمەوێ لە ڕێگای ئەوەوە جیاوازی نێوان شەقام ڕێ تو لە ڕێتان لۆ بکەم کە مەسعود بارزانیان بردیتە تو لە ڕێیان لە بۆ کردی. ئەوە هەر نزیک پارکەکەیە، ئەوە پێی دەنێن شەقام. ئەوە لێرە شەقامە، ئێرە ئەوە هەر ناو پارکەکەیە، ئەوە ڕێی پێ دەرێن، ئەوە ڕێی ناو پارکەکەیە. ئێستا جیاوازی ئەوەتان لۆ دەکەم، ینی ئەوە یەکەم کە و شەقامەیە، ئەوە نییە، ئەوەش نییە کە ڕێی پێ دەرێن. ئەوەی مەسعود بارزانیان کردیە ئەو تو لە ڕێیە، ینی ئەوە ڕێ نییە، ئەوە تو لە ڕێ پێ دەرێن لە زمانی کوردیدا. ئەنی نە ئەوەیە نە ئەوەی ئەو سەرە، تەنها ئەوەیە. ئەوجا بینە بەرچاوت جاران هەمان کابرا لە کۆشتی سپی پێشوازی دەکرا، لە وڵاتان پێشوازی دەکرا. ئێستا سەرۆک شارەوانیەک پێشوازی کردیە، تەنها تو لە ڕێیەکیان لە بۆ کردەوە بە دەستکەوت بەمە دەفرۆشتەوە. ئەو هەموو پارەشی سەرف کردیە. ئەنی ناوی پێشمەرگەی زۆر لەوەی گەورەترا بە تو لە ڕێیەکی ئاوا هەڵمان بخەڵەتێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی مەسعود بارزانی تەمەنێکی زۆری بەسەر بردیە، بۆتە ینی بە کوردیەکەی بە زمانی کوردی خۆمانەوەی پیان ڕابواردیە. ئەمە ئێستا لە جێ مەسعود بارزانی بامایە و سوکاتی ئەو ڕۆ پێم کرایە. قەت لەوانم خۆبوور ناکەیت کە ڕێخستنەکەیان کردێ، بەڵام لەبەرەوەی ئیتر خەلفایە تەمەنەکەشی ئاوایە بە هەموو درۆیەکی باوەڕ دەکاتن، دێ بە دەستکەوتیش بۆمە دەفرۆشتەوە وە دەزانی زمانی کۆنە بە هەموو درۆیەکی باوەڕگەن. بۆیە ویستم ئەو ڤیددیۆیە بە کورتی بکەم، جیاوازیەکەتان لۆ بکەم. ینی هاوڕێیان ئەوە ڕێیە، باشە، ئەوە تو لە ڕێیە، شەقامیش ئەوەی ئەو بەرە، ئەوە شەقامە. بەڵام مەسعود بارزانی بە دەستکەوت بەمەی دەفرۆشتەوە لە بڕی ئەوەی بە درۆی ئەو ئەوانەی کە ڕێخستنەکەیان لۆ کردی، ئەوە پیان ڕابواردی. بڕۆ سەرەکی لە دانکیخ بدا، بزانە چەند پێشمەرگە چەند زێرەبانی لەوێن دەرن، لەوێ بڕۆ لێیان بپرسە وەزعتان کووە، لۆ هاتینە. ئەو دەمای تێدەگەی لەبەر دزی و فزی و دیکتاتۆریەتی خۆت و ئەولادەکانت هەموو نیشتمانیان بەجێهێشتیە. بۆیە بە کورتی ویستمەوەتان پێ بڵێم زۆر بە قسەی ئەو سیاسیانە هەڵمەخەڵەتێن، هەمووی درۆیە. ینی دووبارە لە کۆتاییدا ئەوە شەقامە، ئەوەی سیارەکانی پێدا دەڕوە، ئەوەش ڕێیە، تو لە ڕێیەکەش ئە لەوێن دەرا. ئەو تو لە ڕێیان کردەوە بێ بە دەستکەوت بەمە دەفرۆشتەوە. بڕۆ ئەوانە خوبە بدا کە پیان ڕابواردی. لە بڕی ئەوەش بڕۆ سەردانێکی دانکیخ بکە، بزانە چەند پێشمەرگەی لێیە و لەبەر چیش ڕۆیشتینە. کاتە چی خۆش ماڵاوە.